کاک دکتۆر من کابراایکی بازرگانی یەکەم من هاتوچی وڵاتانەکەم لە دووبەی لە سین لە تورکیا زۆربەی زۆری وڵاتان گەڕاوم من ئیشی من بزنسە من بە بەردەوام لە دەرەوەم هیچ کاتێک زۆر کەمترین کاتوانیمە لە وڵاتە بمێنمەوە چکە ئیشەکەم وایە بۆ زۆربەی کۆمپانیا و دائیرەکان ئیشم کردووە شتم بۆ هێناون من جارێکیان ڕێم کەوتە زانکۆکەی ئەمان لە زانکۆ پێویستیان بە چەند شتێکە بوو من بۆم داوینکردن پاش ئەوەی کە چەند جارێک هاتوچووی زانکۆکەم کرد و شتەکانم بۆ داوینەکردن ئەم کەسایەتیم بینی جوان بوو بەلامەوە باش بوو بەلامەوە بۆیە بڕیارممە پەیوەندیەک دروستکەم لەگەڵی مودەیەک پەیوەندی هەبوو لە نێوانمان تا گەشتە زەواج ڕاستە کاک دکتۆر لەگەڵ ئەمە تەمەنی من و ئەو چەند ساڵێکی بنە 18 ساڵێکمان بینە لە فترەی ئەم یەکتر ناسی نەمانە من پرسیارم لە چەند هاوڕێیەکی کردووە هاوڕێکانی ناو زانکۆی هیچ کامێکیان بە خراپە باسی ئەمیان نەکردووە هەمیان بە باشە باسییان کرد هیچ کامێکیان پێی نەوتم کە ئەم کەسایەتیە شتێک خراپەی تیاشک بەرن بۆیە پەیوەندیەکەم وا لێ کرد بگەینە زەواج دوای کە زەواجمان کرد ئێستا دوو مناڵیشمان هەیە بەڵام کاک دکتۆر ئەوەی کە کێشەی منی دروست کرد لەگەڵ ئەم من جارێکیان گەڕامەوە یەکێک لە وڵاتان گەڕامەوە هاتمەوە ماڵەوە تەلەفۆنێکم بۆ هات پێویستیم بەوە بوو ژمارەیەک وەربگرم پێویستم بەوە بوو کە ژمارەیەکیان وەربگرم کە تەلەفۆنم بۆ هات شتێکی وام لەبەر دەستانە بوو بیکەم موبایلەکەی ئەوم هێنا کە موبایلەکەی ئەوم هێنا ویستم ئەو ڕقەمەی تاخەزم کەم نامەیەک هاتە سەر شاشەی موبایلەکەی لا ئیرادی پەنجەمبەری کەو کرایەوە نەک ئەوەی کە یانی عەمدەن بیکەمەوە یاخود بە دوایە بگەڕێم یان موێ سێرچێ بە موبایلەکەی بکەم یاخود گومانێکم لێ هەبێت چکە هیچ گومانێکم لێی نەبوو هیچ شتێکم لێی نەبوو یعنی گومانێکی خراپەم لەم ئافرەتە شک نابرد بەڵام کە نامەکە کرایەوە بەداخەوە ئەو کەسەی کە نامەکەی بۆ ئەم ناردەبوو شەریکەکەی خۆم بوو کە چەندین ساڵە بەیەکەوە ئێمە بازرگانیەکەین کاک دکتۆر لێت ناشارمەوە لە نامەکەیەک ئەوەی بینیم بەداخەوە نەئەبووە من لەوەی کە بۆتان نادوم نەک شەریکتە خزمیشتەوە بزانم ئەو پیاوە خزمیشتەوە بزانم ئەوەی کە خیانەتەکەی کردووە نەکە شەریکتە کوڕی پوریشتەوە بزانم کاک دکتۆر هەم شەریکمە هەم کوڕی پورمە هەم هاوڕێتی مناڵیشمان هەیە بەیەکەوە بڵێ کە نامەکەیم کردەوە بریانم کرد بایەوە حەزم ئەکرد بمردمە بەس نەمبینی ئەو نامەیە بەو شێوازە چکە ئەوە نامەکان کاک دکتۆر سکرینم کردووە و لەبەر دەستی جەنابتایە سەیرم کردووە ئەوەی کە لەناو ئەو نامانەیە بینیم ژن و مێرد لەسەر جێگە ئەوە ناکەن بەداخەوەم نەئەبووە ئەو نامانم ببینیایە بریا بمردمایە بەس قسەیە نووسینە یعنی ئاگا لێ بێ بەس تۆ ینی بە ناوەڕۆگەی تەرجوماکەیەوە بڵێ نامەکانم بانگم کردوتم ئەمە چییە؟ ئەمە چییە؟ بۆچی ئەم نامانە بۆ تۆ نێرێ؟ خۆی جوابێکی نەیامەوە بەڵام من یەک کەلیمان پێوت وتم ئەگەر شیایی من بوویتایە ئەو نامانەت نانووسی بەڵام تۆ شیایی من نیت بۆیە وتم با پەیوەندیەکەمان لێرە کۆتایی پێبێت ئەوە بوو تەلەفۆنم بۆ بەڕێستان کرد وتم ئەم کێشەیەمانەیە بۆیە ڕێگە چارەیەکم بۆ دانین چکە کاک دکتۆر ئێمە دوو مناڵ لە بینمانە هەیە من ئەزانم ئەو دوو مناڵە تەسحی بینی من و ئەوە بن ئەو دوو مناڵە بەدبەخت و سەرگەردانە بن ئەزانم ئەو دوو مناڵە چیان بەسەریێت خۆ من کاک دکتۆر ڕاستە من کابرایەک بووم بە بەردەوام لە ماڵ نەبووم ئەم سەرپەرشتیاری مناڵەکانیشم بووە بەڵام هیچ کاتێک نەمێشتووەم نەقسی بەسەرا بێت سیارەی ویستوە سیارەی ئاخر مۆدێلم بۆ کڕیوە خانووی ویستوە خانووی ئاخر مۆدێلم لەسەر تاپۆ کردووە بە بارستایی خۆی ئاڵتونم بۆ دابین کردووە نەمێشتووە لە دەرزیەک و نوقسانی هەبێت تا ئاخر شت ئەم هەموو گەڕەکانی هێنا بۆ سەر ئەوەی
من ناتوانم لەگەڵ تۆ بێمە مۆڵێکەوە، ناتوانم لەگەڵ تۆ بێمە بازاڕێکەوە، ناتوانم کاک دکتۆر من لە تەمەنیەوە نیم بچم بگەڕێم علاگەیە بگرم بەدەستمەوە لەگەڵما بیبەمەوە بۆ ماڵەوە. آخر من ناتوانم چکە من کابراکی بازرگانم، من کەم لە ماڵەوە، من ناتوانم هات وەکو مناڵێک وەکو مڕاحقێک لەگەڵ ئەمە بم و دانیشم بە موبایلەکەم سناپێکی لەگەڵا بکەم. خۆشەویستی ئەمەڵە خۆشەویستی و نێومەتێ، بەڵام خۆشەویستی بریتە نیەوە. لێی بپرسە کاک دکتۆر بزانە بە کردەوەکانم چ خۆشەویستێکم بۆ ئەو دروست کردووە. تاو بەڵێ دەست خۆش خاتون سڵاو. ئەم پیاوە ئەم هەموو شتەی بۆ دابین کردووی، ئازادیەکی ڕەهای یاویتە، ینی ئەوەی کە جۆمان لێ بوو بۆچی هێشت ئەم خیانەتە ڕووبات، ینی بیرێ لە کەس و کارە نەکردەوە، بیرێ لە من نەکردەوە، بیرێ لە پاشە ڕۆژی مناڵەکانە نەکردەوە، بیرێ لە خۆت نەکردەوە وەکو ئینسان، چونکە هیچ شتێک نییە کەشف نەبێ. وەڵڵی خوای گەورە کامە ئەڵی زۆر نهێنیە هەر دەلیلێ بەڵگەیە لە پڕ کەشف بێت. بۆ وات کرد کچی من؟ سپاس کاکتۆر، سپاس بۆم دەرفەتە. وڵی من لە ماڵ و بەڕاستی زۆر هەستم بە تەنیاییە کرد، هەر خۆم بووم، یعنی کامە ڕۆی بۆ سەفەر ڕاستە هەموو شتێکی بۆ دابین کردوم، کەسێکی باش بۆ لەگەڵما، بەڵام کە ئەڕۆژ زۆر ئەمایەوە، ینی میش بە تەنیا هەر خۆم ئافرەتێک بە تەنیا چەنەها جار ینی بێزارە بووم، بێتاقەتە بووم، و کە ئەم ئەشڕۆی هیچ کەسێکی ئەم نەخۆشک نەبرا نەکەسی هیچی یان سەردانێکیان ناکردم، ناهاتن لەگەڵ منا بمێنەوە بەڕاستی، یعنی فەراغێکی ڕۆحی زۆر زۆرم هەبوو. ئەم کوڕی پولیشی لەگەڵ ئەم کە ئیشیە کرد ئەهاتە ماڵمان چەندەها جار سەیرێ کردم، بەڵام من یعنی نەمەوێرا بڵێم کە ئەم دیقەتی من ئەیە، چکە ئەم ئەترسام بینیان تێک بچێت، چکە برادەری مناڵێتی، چکە شەریکیشی بوو دای منی هێنایە بۆ ماڵ و نانیانە خوارد، یعنی هەستمە کرد ئەوە دیقەتێدام. دووش زۆر جار یعنی پەیوەندیە کرد پێمەوە، یعنی قسەمانە کرد، ئەحواڵێ پرسیم، شتێکم پێویست بە هاوکاریە کردم و نەرمونیان بوو لەگەڵما. بەس یعنی ئەم کە سیر مەکرد، یعنی شتەکانم بەراورد دەکرد، ئەم کەسێکی عەسەبی بوو، گوێی لێ ناگرتی، دایمەن تووڕابوو، بۆ نمونە من حەزمەکە بچینە بازاڕ پێکەوە، ئەنیە هەموو کەسێک ینی ژن و مێرد حەزەکان مێردەکەی لەگەڵ لابێ کاچێتە بازاڕ، بەس ئەم ناهاو لەگەڵما، لەبەرەوە چەند جاریش پێم وت ئەموو کە ناوی بۆ بازار دەوەرەشەوە چینە مۆڵەکان، بەڵام بۆ ئەوەش هەر ناهاو، من هیلاکم ئیشم هەیە، یعنی ئەخەوت ئەهاتەوە هیلا، یعنی هیلاکی پێوە دیار بوو، بەڵام ینی منیش ئەم هەموو کاتە هەر دانیشم هەر سەیری ئەو کەمەوە بخەوێت و منیش حەزمەکە بچمە دەرەوە، حەزمەکە بچمە بازار، بچمە ماڵی کەسێکم، بەسم هەر لە هیچ شتێکا لەگەڵ منە نەبوو، ناهاو لەگەڵما بەڕاستی، یعنی زۆرم پێ ناخۆش بوو، زۆر تەسیری تێکرد بووم بەڕاستی، یعنی حەزمەکە دایمەن لەگەڵما بێ، بەڵام ئەم هەر لەگەڵما نەبوو، یعنی فەراغێکی وای بۆ من دروست کرد کە سەیری قسەکانی ئەو مەکرد و سەیری قسەکانی ئەم مەکرد، هەستمە کرد ئەو زۆر نەرمونیان تر بوو لەم، و یعنی هەچێکم پێویست بووایە بۆی دابی نەکردم ئەو بەڕاستی، و هەستمە کرد لە ڕووی سۆزەوە، یعنی وردەوردەوای لێکردم هۆگری خۆی کردم، لەبەرەوە کۆمەڵێک ڕاستەکان نامە هەیە لە بینمانە، بەڵام خوای زانێ خوا شایدە دەستی بەردەستم نەکەوتووە. بەڵام کاک دکتۆر نامەکان ناڵێت ئازای چۆنە منەوەی خوێنەوە قوربان، نامەکان هەمی باسیەوە کە ڕاستە قسەیان حیوارەکان، یعنی ژن و مێرد کە زۆرێکیان خۆش بین جا شتان ناکەن، من لێرە ئەوەی سەرنجممە خۆی کێشەکان لەوەی قسەی لەسەر دەکەم هۆکارەکەی چییە، بەزە و خزمەشە، ینی باسی ئەوە نەکردۆ کە حتا باسی ئەوەی بۆ کرد و کە ژنەکەی خراپە لەگەڵی ئەوی ئەوە چەند جار ئێمە کە بە تەلەفۆن قسەمان ئەکرد، باسی ئەو خێزانەکەی خۆم کاتی خۆی کە هێناومە بە خۆشەویستی نەمهێناوە، یعنی هەست ئەو خۆشم ناوێ، هەستم نییە بووی، لەبەروی خۆم خۆشم نەویست و ماڵەوە بە زۆر بۆیان هێناوم، یعنی ئەوەی کێک بوو لەو کێشانی کە ئەو دایمەن بووی باسە کردم، میش زۆر بەزەیم پیا هاتەوانێ، هەروەها کاکتۆر یعنی ئەو زۆر نەرمونیان بوو لەگەڵ منە، یعنی ئەم پورزایی ئەم